دوو ساڵ بەسەر دەستبەکاربوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت. لەو ماوەیەشدا پەرلەمان یاسایەکی دەرنەکردووە ژیانی خەڵک بگۆڕێت. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 730 ڕۆژ تەمەنیدا تەنها 8 یاسای دەرکردووە و ئەو پرۆژە یاسایانەش زۆربەیان لەلایەن حکومەتەوە ڕەوانە کراون. لە ساڵی 2019دا پەرلەمانی کوردستان 4 یاسای دەرکردووە کە ئەمانن: یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کە بەهۆیەوە سەرۆکایەتی هەرێم دوای نزیکەی 2 ساڵ لە سەرکردنی کارا کرایەوە و نێچیرەڤان بارزانی بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان. بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و بۆ گۆڕینی پارێزگاری هەولێر و دووەکیش پەرلەمانی کوردستان یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان عێراقی دەرچوان. پێش هەمواری یاساکە تەنها ئەندامانی ئەنجومەنی پارێزگا مافی ئەوەیان هەبوو ببن بە پارێزگار، بەڵام دوای هەموارەکە کاندیدی پارێزگار دەکرێت ئەندامی ئەنجومەنی پارێزگاش نەبێت. دوای هەمواری یاساکە پارتی دیموکراتی کوردستان فەرهاد ئەتروشی لە پۆسی پارێزگای دووەک دوورخستەوە و عەلی تەتەر ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبە بوو بە پارێزگای دووە. لە پارێزگای هەولێریش نەوزاد هادی لە پۆستەکەی دابرا و فرسەت سۆفی ئەندامی پێشووی پەرلەمان شوێنی گرتەوە. یاسایەکی دیکە کە پەرلەمانی کوردستان لە 2019 پەسەندی کردووە یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەیە کە لە سنووری شارەوانەکان زیادەڕۆییان لەسەر کراوە، بەڵام تا ئێستا یاساکە وەک پێویست نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. کۆتا یاسا کە پەرلەمان لە 2019دا پەسەندی کردبێت یاسای ڕێخستنی ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستانی عێراق بوو. ئەوەی تێبینی دەکرێت پەرلەمانی کوردستان لە ساڵی 2019دا زۆرینەی ئەو یاسایانی دەرکردووە کە خواستی حیزب بوون نەوەک بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان. ئەمە لە کاتێکدایە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان چەندین پێشنیازە یاسای گرنگیان بۆ گۆڕینی ژیانی خەڵکی پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە، بەڵام نەخراونەتە بەرنامەی کاری کۆبوونەوەکان و پشتگوێ خراون. هەروەها لە ساڵی 2020 پەرلەمانی کوردستان 4 یاسای دەرکردووە کە پێک دێن لە یاسای ڕەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان، یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازەکان و خانەنشینی، یاسای ڕێگریکردن لە بەخاچاقبردنی نەوت و گاز و لێدەرهێنراوەکان و یاسای ماف و ئەرکەکانی نەخۆش. ئەوەی جێی سەرنجە دوای دەرکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵەکان و خانەنشینی حکومەت لە بری بەدیهێنانی دادپەروەری بە شێوەیەکی نایاسایی دەستی بۆ بڕینی موچەی موچەخۆران برد و بە 6 ڕۆژجارێک موچە بە لێبڕینەوە دابەر دەکات. جگە لە ئەرکی یاسادانان یەکێکی دیکە لە ئەرکەکانی پەرلەمانی کوردستان چاودێری و لێپرسینەوەیە لە حکومەت. پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم کەوتۆتە ژێر هەیمەنی حکومەت و نەیتوانیوە بەکاری چاودێری و لێپرسینەوە هەڵبستێت. لە کاتێکدا حکومەت دەستی داوەتە بڕینی موچەی خەڵک و گەندەڵی و قاچاقچێتیش لە خاڵە سنووریەکان زیادی کردووە و بە هەدەردانی داهاتی نەوتیش وەک ڕابردوو بەردەوامە. هەرچەندە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر لێبڕینی موچە یاداشتی لێپرسینەوەیان ئامادە کرد و داوایان کرد کابینەی نوێیەم متمانەی لێ بسەنرێتەوە، بەڵام فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان ڕێگەیان نەدا ئەو کارە سەر بگرێت. پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی دەسەڵات لە پرسی لێبڕینی موچە بە پێچەوانەی سوێندەکەیان هەنگاویاننا کە لە سەرەتای خولەکە سوێندی یاساییان خوارد با دڵسۆزی کار بۆ خەڵک بکەن. لە ئێستاشدا ژمارەیەک پەرلەمانتار لە یاداشتێکدا داوا دەکەن لەسەر دەستگیرکردنی هاوڵاتیان و چالاکانی مەدەنی حکومەت بێتە پەرلەمان، بەڵام تا ئێستا پرسەکە سەری نەگرتووە. ئەرکێکی دیکەی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی یاسای بودجەیە کەچی کابینەی نوێیەم 2 ساڵە ئامادە نییە پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان و لە دەرەوەی یاسا بودجە خەرج دەکات، بەڵام پەرلەمان هیچ ڕێکارێکی یاسایی بۆ ئەو سەرپێچی حکومەت نەگەتوێتە بەر. ڕۆژی 30 ئەیلولی 2018
هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. لە 6 تشرینی دووەمی هەمان ساڵیش یەکەم دانیشتنی خولی پێنجەم بەسترا و ئەندامانی پەرلەمان سوێندی یاساییان خوارد. بە هەمان شێوەی خولەکانی پێشوش زۆرینەیەکی ساختە لە پەرلەمانی کوردستان بەهۆی تەزویرەوە دروست بووە کە کاریان بۆتە پارێزگاریکردن لە حکومەت.